ئەمە یەکێکە لەو دوو ڕۆباتەی کە کار بۆ پیزای زوومە دەکات. کاتێ پیزاکە بە ڕێکوپێکی ساس و بابەتەکانی دیکە دەخێتە سەری، ڕۆباتەکە هەڵی دەگرێ و دەیخاتە ناو فڕنەکەوە. ئێمە پارەیەکی کەم خەرج دەکەین بۆ دووبارەکردنەوەی کارەکە، وەک وردکردنی ساسج و هەروەها وردکردنی پەنیر بەسەر پیزاکەدا. ئێمە ئەم کارە دووبارانەمان کردووە بە ئۆتۆماتیک. هەروەها دەتوانیت پارەیەکی زیاتر تەرخان بکەین بۆ کەرەستەی کواڵەتی بەرز. فەرمونون ڕۆژێکی خۆش بۆ ئێوە. کڕیارەکان حەزیان لێیەتی. هەمیشە بە گەرمی و بە تازایی دێت. مەبەستم ئەوەیە زۆر بە باشی ساز دەکەن. بەڵام ناتوانم ئەو جیاوازیە بکەم کە ئایا ئەوە ڕۆبات دروستی کردبێت یان مرۆڤ. زۆر بەتامە. ئاهەنگی گەورەی زوومە جارێ دەستی پێ نەکردووە. ماشێنی گواستنەوەی پیزا کە 56 فڕنی تیادایە، ماشێنەکە بە دەوری گەڕەکەکاندا دەسوڕێتەوە و لە ماوەی 3 خولەکدا ئامادەی دەکات. هاوکات 15 چرکە بەر لەوەی بگاتە بەردەرگای کڕیارەکان، پیزاکە بە گەرمی دەگاتە دەستیان. هەروەها کۆمپانیاکە گەیاندنی خێراشیان هەیە بە بەکارهێنانی سۆفتوێرێک بۆ دیاریکردنی کات و چ جۆرێک لە پیتزا کە کڕیارەکان بە ئەنتەرنێت داوای دەکەن. لێرە لە بیسترۆبات کڕیارەکان دەتوانن بڕوان لە ئامێرەکە و خواردنەکەی خۆیان بخەنە ناو ڕۆباتەکەەوە. دەتوانیت سندویچێک بە چەند دۆلارێکی کەم بکردن و هەروەها دەتوانن کە تەماشای ئامێرە سەرنجڕاکێشە ڕاستەقینەکە بکەن کە سندویچەکەت بۆ دروست دەکات. ئەمە و هەموو ئەم دەرفەتانە کە زۆر خێرا و هەرزانن، هاوکات زۆر گونجاو و لە ڕاستیدا ئەزمونێکی زۆر خۆشە لەگەڵ خەڵکدا هاوبەشی پێ بکەیت. شارەزایان دەڵێن کە ئەمان گەشەکردنی لایانی پیشەسازی خواردنە، بەڵام هەرچەندە کە ڕۆباتەکە تێدەکۆشێت لەگەڵ ئەو ئەرکانی کە زیاتر کارامەیی جوڵەی وردەکارانەتر دەخوازێت. توێژینەوەکە 50 ساڵ بەردەوامی دەبێ. ئێمە گەشەی پێدەدەین، بەڵام هێشتا گیر و گرفتمان هەن، لەبەرەوە دەمەوێت دووبارە دڵنیا ببمەوە ئەو کارامەیی کە ئیشکەرانی ڕێستۆرانت هەیەە بەردەوامە و بەهای خۆی هەن. ئەمە ئەوە دەگەێنێت کە تا ئێستاکە کاری زۆر هەیە کە مرۆڤەکان دەتوانن ئەنجامی بدەن. چاوەڕوانی دەکەین و گۆڕانکاری گەورەی ببینین لەو لایەنەوە کە مرۆڤەکان جارێکی دیکە کار دەکەن، بەڵام هەمان کاریگەری دەست دەکەوێت. ئێمە بەرەو ئەوە دەڕۆین کە بەسەر بێزاری و دووبارەبوونەوە ئەرکە مەترسیەکاندا زاڵبین و دەمانەوێت خەڵک ڕزگار بکەین لەوەی ئەو شتان ئەنجام بدەن کە بایەکی بەرجانەیە. ئێستا ڕێگەیەکی نوێی پڕبایخەیە بۆ ئیشکردن کە تاکو ئێستا بوونی نەبووە کە بەرەو داهێنان دەچێت. ئەوەی ئێمە ئێستاکە لێرە دەیبینین تەنها سەرەتایە و تاکە شتێک کە پێشبینی دەکرێت ئەوەیە ئیدی زیاتر و زیاتر ڕۆباتەکان لە چێشخانەکانە دەبینرێت.